ئەمڕۆ بە پشتیوانی خۆی گەورە بیرخستنەوەیەک دەربارەی ئاسەواری گیانی کوێخایەتیەکەم لەسەر کەسەکە خۆی دوایی بە پشتیوانی خوا دێمە سەرەوەی کە لەسەر کۆمەڵکاریشمان چەند کاریگەری هەیە. ئاسەواری گیانی کوێخایەتی لەسەر کابرای کۆمەڵکار، لەسەر تاکی مسلمان، لەسەر هەر گروپێکابێ یان خۆی سەر بەخۆیە، یەکەم شت مەحروم بوونە لە مەدەدی خوای. ئێمە هەموو وەختە گەڵێن ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، خوایە تۆ ئەپەرستین بۆ ئەو یارمەتیمان بدە، خوایە یارمەتیمان بدە بۆ ئەوی بتپەرستین. اللهم ئەعینی عەلا ذیکریکە و شوکریکە و حوسنی عیبادەتیک. ئەم دەوانە دووچیان پێکەوە ڕەبتن. خوایە ئێمە تۆ ئەپەرستین بە هەر شێوەیەک کە هەیە، بە ڕیابازیمان، بە سومعەمان، بە غەڵەتی، بە جەهل، بەلام سەرلایی، بەڵام هەر تۆ ئەپەرستین. تۆش یارمەتی دەرمان بە بۆ ئەوەی زیاتر تۆ بپەرستین و خۆشەویستی خۆت بخەیتە دڵمانەوە و بە نووری خۆت بەرچاومان ڕۆشن بکەی. خوایە یارمەتی دەرمان بی. ئەو کەسەی کە گیانی کوێخایەتیەکەی لا دروستە بێ، هەر وەکو ڕیابازیەکە تەوافی ذاتی خۆیەکە، لە ناخیە هەدەفە ڕئیسیەکەی، تەوەری سەرەکی خۆی، محوەرەکەی خۆیەتی، ذاتی خۆیەتی، بەرژەوەندیەکەیەتی کە ئێوە تەحقیقی کە لە پلەپایە، لە ناو، لە سامان، لە شتی دنیای. ئەمە چەند مەحرومە بێ لە مەدەدی خوایی. مەدەدی خوایی لەگەڵ ئەوەیە دێت تۆ چەند خۆت ساڵح کردووە تا ساڵحترت کە، تۆ چەند هیدایەتت وەرگرتووە تا هیدایەتت زیاتر بدە وەکو ئەصحاب الکەهف. تۆ چەند بە خۆشەویستی ئەوەوە پەیوەستی تا بە خۆشەویستی خۆیەوە پەیوەستترت کە. بۆیە مەدەدی خوایی یەکەمین زیانە کە خاوەنی گیانی کوێخایەتی لێیەکەوێ، بریتیە لە مەحرومبوونی لە مەدەدی خوایی، لە یارمەتیدانی خوایی. یانی خوای پەروەردگار سەرپەرشتی نامێنێ، خوای پەروەردگار وەلیەکا بۆ نەفسی خۆی، لێیەگەڕێ، ئەوەش زەرەرێکی گەورەیە بەتاکید. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە بە عەبدوڕەحمانی کوڕی سەمورەی فەرموو لا تەسەل الئیمارە، داوای ئیمارەت مەکە، فإنك إن أعطيتها عن مسألة وكلت إليها، ئەگەر لەسەر داوای خۆت بەرپرسێتی و ئیمارەت و کوێخایەتیەکە وەربگری، بەتاکید ئەدەنە دەست خۆت نەفسی خۆت و هاوکاریت ناکەن. وإن أعطيتها عن غير مسألة وعنت عليها، بەڵام ئەگەر خۆت داوای نەکەیت و پێت بسپێرن، هاوکاری ئەکرێیت. وای گەورەش یارمەتی دەدا، فریشتەکانیش یارمەتی دەدەن، پیاوچاکانیش یارمەتی دەدەن، ئەوانەی دەوروبەریش کارت بۆ ئاسانەکەن، بۆیە توانی ئیشت ببەیتە پێش. هەر یەکێک لە ئێمەش لەمە هەستی پێک، هەر یەکێک لەو کەسانی کە بەرپرسێتی دوو کەسیشیان گرتبێتە بەردەست، هەست بەمە ئەکا کاتێک کە بۆ خوا سوڵحاوە و لەبەر خاتری خوای گەورە ئیمارەتەکەی وەرگرتووە، ئەزانێت چۆن دوو کەسەکەی تر هاوکاریە بن بۆی لە ئەمیرێتێکا سەرکە. تۆ ئەمیر بووی، ئەزانی کە خەلەلێکت لێ دەرەکەوێت، خەڵکەکەی تابعی تۆن، شوێنکەوتووی تۆن، ئەوان دێنەڵێن مامەساجان با ئێمە بڵێ ئەمە سەبەبەکە ئێمە بووی، ئەوان عیبەکەت بۆ دائەپۆش، ئەوان ئەڵێن هەڵە ئێمە بوو، هەڵەکەی تۆ دائەپۆشن، هەڵەکەی تۆ ئەخەنە سەر شانی خۆیان، چونکە یانە تۆ لە ئیمارەتەکە تا سەرکەوتوو بی، لەبەرەوەی بەخوا ناسترت دەزانن لە خۆیان، بە چاکترت دەزانن لە خۆیان، بۆیە حەزەکەن یارمەتیت بدەن. بەڵام کە هەستەکەن تۆ ڕیابازێکی خۆت بکردووە بە مەسئول و بە زمانی لووس و بە دەمهەراشی هاتوویتە پێشەوە، یا بە سیما و مەلامح خەڵک تێکەوتون، هاوکاریت ناکەن. وە نمونەش لەمە لە حەیاتی هەمومانە دیارە، ڕۆژانەش هەمومان ئەمە ئەبینی.